حزب سوسیالیست دیموکراتا کوردستانی ئەو حزبە کو ئەف 41 ساڵن هێزەکە چەکداریە تایبەت بووێ هەیە کو دەدەم و سەردەمێن جودادە چەک و هێزاوێ دشەڕ و پەفچوناندا هاتنە بکار ئانین لەگەل دەستپێکردنا شەڕێ داعشێژی پێشمەرگەیەن وێ حزبێ لە چەند مەحوەران بەشداری دشەڕدە کرێن لەدەمانهادا حزب سوسیالیست لە ناوچەیە شەڕە زور مژووری ڕێخستنا هێزەکە 505 کەسیە کەسە یەکەمێ وێ حزبێ دەبێژە کو هێزاوان دبنسیە وەزارەتا پێشمەرگەدەیە و بەرەزەمەندیە یەکێتی و پارتی هاتیە پێک ئانین سەر بە لیواوانە نین سەر بە وەزارەتی پێشمەرگەن ڕاستەخۆ ئەو هێزە و هەر لەو ئینانن هەر لەو مەسئولانەی کە کاتی خۆی حزب مەسەلا هینمانەیە زابتمانەیە زابتەکان کاتی خۆی لە خەڵاچۆلان و لە سەراوی سوبحاناغا و لە بازیان هەم لا یەکێتی نیشتمانی زابتەکان ئەوان تەدیبیان پێکردوون و مەجموعەیەکیان ئەمریکیەکان تەدیبیان پێکردوون هەر ئەو زابتانە مەسئولی هێزەکان خۆیان بۆ خۆیان و هێزەکەش هەر ئەو هێزەیەکە ئیسا لە جەبهەکانە یعنی هێزێکی ئیزافەوانە نییە هەر ئەو هێزەی لە جەبهەکەی ئێستا لە گۆر زانیاریên NRT jî li Wezareta Pêşmerge gotûbêj derbarê rêxistina wê hêza Hizba Sosyalîst Dîmokrata Kurdistanê hatiye kirin lê heya niha rêwcihên yasayî nehatine girtin herwiha behs li wê yekê tê kirin ku divê ew hêz hemû merc û rênemayên Wezareta Pêşmerge tê de hebe. Lê gor nêrîna şarezayên serbazî هەرچەندە و هێزا حزبا سۆسیالیست چارچوڤەیە وەزارەتا پێشمەرگە دەبەژی لێ هەڤ ئەوایە هێزا هەفتەیەکیتی و هەشتەیە پارتی ئەنتیمایên وێنێ حەزبی دەبە و بە بریارە سکرتێرێ وان حزبان تەفگەرا دەکە و فەرمانên wî cîbicî dikin negiyên wezareta pêşmerge. Mihemedê Hacî Mehmûd sekretêrê giştî Hizba Sosyalîst Dîmokrata Kurdistanê di pêca fermiya xwe li Facebookê vîdyoya meşqûra hênana hêzê belav kir û amaja bo yekê da ku ew hêz ji aliyê rahênerên biyanî ve lê fêrgeha Mulazim Tahir têne perwerdekirin. Ji bilî wê hêza ku di dema niha de ji bo Hizba Sosyalîstê rêxistin ew hizb xwediyê nêzîkî 2000 pêşmergeyên dêrîn û xwebex û parêzvan û hêzeke berevaniya hawarçûnê ye. لێ دروستکردنا wê hêza rêxistinî bi navê wê hezbê rastîrexneyên hindek serkirdeyên serbazên yekîtî hatiye. ئێمە لەلایەکەوە داوا ئەکەین کە میلیشیاتی ئەحزاب نەمێنێت و هەمووی سەر بە وەزارەتی پێشمەرگە هەرچەندە ڕاستە ئینەکەی سەر بە وەزارەتی پێشمەرگەی بەڵام دیسان بە ناوی سۆشیالیزم سەر بە وەزارەتی پێشمەرگە یعنی هەر خۆمان ئەمانوێت چارەسەری کێشەکان نەکەین و هەر گەورەتریان بکەین ئەگینا خۆ ئەگەر بە ناوی ئەوەی وەزارەتی پێشمەرگەوە با قەیشیەکە و کاتە لەوێ بواە لە جێگەیەکی تر وایە بە ناوی پێشمەرگەوە بواە بەڵام بەداخەوە وەزارەتی پێشمەرگە حیزبانەکاڵێ بڕۆ فەوجێ بکەرەوە بە ناوی وەزارەتی پێشمەرگەوە. دروستکردنا hêzeke çekdarî bo Hizba Sosyalîst Dîmokrata Kurdistanê di demekê de ye ku di heyama salên borî xistina hêza pêşmerge duruşmeke mezin û giraniya hemû hizban bû. Lê piştî girtina her du îdareyên herêmê partî û yekîtî jî soz dan ku hêza pêşmerge yek bixin. Barzanî jî çend caran soz da ku wekû serokê herêmê kar bo yekxistina hêza pêşmerge bike lê piştî derbasbûna 12 salan li ser yekgirtina her du îdareyan û tevî bi dehan sozan neg hêza pêşmerge nehat yekxistin lê belê hêzên nû hatin durustkirin.